منداڵ ئێستا پارێزراوترە لە جاران یعنی وەکو ئەو شتەی لەوە ئێستا لە بۆ منداڵان دەکرێت جاران نەدەکرا، جاران وەکو مامۆستا مەسەڵەن لە مەکتەبێ نەدەتانی قسەی بکەی، نەدەتانی حۆڕیەتی خۆت وەرگری، نەدەتانی بە کەیفی خۆت قسەی بکەی لە ماڵی برا گەورە مەسەڵەن ئێستا حۆڕیەتت زیاترە. پەروەردە شتێکی زەروریە، یعنی بێ پەروەردە ناڕە. پەروەردە بۆ پێشکەچوونا ملەتە بۆ ئینسانە، یعنی یەکەمین تشتەش هەر تشتی پێشتر پەروەردەیە. یعنی لۆ کوردستانیژی لای پەروەردەوە نوقسانی زۆر هەنە، بەس هێدی ئەوە 10-11 ساڵی من ئەز لێرەمە هێدی ئەو دەرفەتەنە باشترن دوێن. لە کوردستان و لە جیهاندا پێم وایە ئەوەی کە زۆر گرنگە لە کوردستاندا بە پێی پێویست گرنگی نەدراوە، بە پێی پێویست گرنگی نەدراوە بە بواری پەروەردەی منداڵ. لایەنە پەیوەنددارەکان پێویستە گرنگی پێ بدەن ئەوەیە کە لایەنی پەروەردەی وەزارەتی پەروەردە زۆر زیاتر خزمەتی منداڵ بکات لە ڕووی کوالیتیەوە، لە ڕووی پەروەردەیەوە، لە ڕووی بەرزکردنەوەی ئاستی مامۆستایان، لە ڕووی باشترکردنی قوتابخانەکان، لە ڕووی باشترکردنی خزمەت بەرامبەر بە قوتابیان. چینی منداڵە مناڵ پارێزراو نین، مافیان نیە لە هەرێمی کوردستان، مافیەکی وتیان نییە لێرپانە. ئەمەشیان دەگەڕێتەوە بۆ حکومەت لە بێ موچەی مامۆستایان دەسۆزین بۆ تەڵەبەکانیان سەتان هەمویان نا 170 مافیەکی وتیان نیە. کە دەچن بۆ قوتابخانە ڕۆژێک داوام دەکەن 2 ڕۆژ داوام دەکەن، داوامیان تەواو نیە. ئیدی لە ڕاوسەبیگرە تا کۆلێژ کامیان مافیان هەیە، نەک مناڵ هەر گەورەکانیش کە دەچن بۆ کۆلێژ تەخەلوس دەکەن چ مافێکیان هەیە. هەر ڕۆژێ ماهانەیەکیان پێ دەکەن، ئەمڕۆ موچە نییە، دامەزران نییە، هیچ مافێک هەیە بۆ ملەتە.